أفجدت إلى جبهة كنجي مرور الزمن احتمال كارت كابن وقتش كارت كابن بيوستي بسخبير كرنيا. قارنانا موبايل رونگ سايدا لدانا ترافيكيا اف جورن سرپیچ حمید بن اگروی چند کو ریدان پیدا اف سرپیچ که کری کو جوری حمل عاليه بلند و حمل زايده بار کری بروی چند کو ام دویسی زادن رقم ده حكومية يا بتشي نوبة فرارة سلبا أو الجزائر سربت شوي السنوي درسته بل هذا ببصمات شيء ڕووداوەکانی هاتوچۆ قوربانیانی ئەو ڕووداوانە وەک جەنگێک زیان بە مرۆڤایەتی دەگەێنێت. ئەو زیان ئامرازەکانی گواستنەوە تێک دەشێنێت و مرۆڤەکان دووچاری گیان لە دەستدان و کەم ئەندام بۆن دەکات. هەموو ئەو زیان و قوربانیانەکە ڕووداوەکانی هاتوچۆ دروستی دەکەن مرۆڤەکان بەرپرسیاری یەکەمن لە خەڵقاندنی. ئەو ڕووداوانە وەک جەنگێکی سەرشەقام بەردەوامە و کارەساتی دڵتەزێن دروست دەکەن. بەم هۆیش جەرگی خێزانەکان دەسووتێن و خەونەکان لە گۆڕ دەنێت. ئەم هەموو ماڵوێرانیە دەگەڕێتەوە بۆ سەرپێچیانەکە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی گوێڕێیاڵ نەبوون و کەم تەرخەمی شۆفێران دروست دەبێت. بەرنامەی ترافیک دوای بەدەداچوونی سەبارەت بە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ سەرڕای ئەو هەموو هێمایی هاتوچۆ و ڕێخستنی شەقامەکان و دروستکردنی ڕێگای ستاندارد بەڵام ڕووداوەکان هێشتا هەڕەشەن بۆ سەر مرۆڤایەتی بۆیە ئەم جارە لە شاری زاخۆ باس لە هۆکاری ئەو ڕووداوانە دەکەین. چیرۆکی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ ئەمجاری ترافیک 28 قوتابی پەیمانگای تەکنیکی بەشی تەکنەلۆژیا و زانیاری زاخۆیە. ترافیک چۆنێتی ڕوودانی ئەو ڕووداوە دەژێڕێتەوە کە خەریک بوو خەونی 20 خێزان لەو ڕووداوە لە ناو بچێت لە 1 سات 28 ڕۆح ڕووبەڕووی گەورەترین مەترسی دەبنەوە. وەکو هەر ساڵ قوتابیان پەیمانگاوە تەکنیکی me biryar dam derkevin sefereko buharê hemî qutabî pêk ve me jî xwe berheviyet xwekirin da derkevin seferê hemî qutabî pêk ve em derketine da berev seferê biçin berev şînova ve biçin hemî qutabî pêk ve em jî derketin berev sefera xwe ve çûn nîzik Cada Birahîm Xelîl posta me em qutabî tê vebûn
جا اگر ریدان که ترافیکی سیارما کوستراما قلپی و تیدا هنده قطابی بریندار بون یعنی نزدیکی 8 قطابی که بریندار بین. اگر ریدان چه بود سایق ما بچه بلاس چوجی و یادی جی ام قطابی همی هاده بین پاسه یعنی تو بیجی همی غصاقاس اکو دوت رابط هل آبت نه همی رنشتی بین خواره مدید سیارا ترکی هات سر شارعی او جو ساراست هات شپانزی خانه درکت پاسامه چی تقریبا بچه خوش چو هجدیر و مازانی هم دیده حبن سایق پاسه هندی پیل ستوپی که ستوپ نگرد هندی پیلی که نگرد هندی بریگجی که شو سیاره نسکنی مجبور بخدار خی عموده و عموده جهینا در و گل داره که پس قلبی وقتی قلبی قطابی گلک ترسیان جا هنده که یعنی قضا قدر جی بس با گلک قطابی ترس یعنی ما قلت امرن خلاص امش به دنیای چون ما بار که راستی جی یعنی قضا قدره که مظلم بی گلک آب ترس بی. زیانت ترمبیلای براستی جی گلک تک چو یعنی همه تقریبا چتین همه خاص یه قلبی سرپشتی گلک تنما و قطابی جی بریندار بون نزدیکی 8 قطابی بریندار بون براستی جی یعنی کی جدا برم خلیل چه لاین ترافیکی نه بس ام خودش لاین پیوندار کن هم لاین ترافیکی جی دینن و جدا جی درستایی چکن دا همین شوفت پیگیریه پرین موین ترافیکی بکن و دا شوفر همی یه پاسا و یه تاکسیا بلا گلک پیگیری پرین موین ترافیکی بکن چکو گیانت هندک مروی دیته و نه گیان مبتایبته گیان خلقه که بگشتیه ته و گلک قطابیت و پاسه دا بون خودی نکر با پاسه بقلبه که دو چو با قطابی همی با اگر مرنا سه مروی گلک بون دا دل سه دقیقه تا صوتون با وان قطابیا بجا دا خودش همی ساقط پاس بکن پیگیری پرین موین ترافیک کن و لذت آجوتونا پاست خدا نکن. ما هندك جاده تنكو ام بيجين برينو كيت هاتين جيبجي كرن اف جاده تينا جيبجي كرن جيب مرور الزمن احتمالش كارت كابن وقتش كارت كابن بيوستي بسخبير كرنيا اف ما اوري شكل بي هي گرینگی پیدانا حکمتا هرینی کو طایبتی و بجاری کو ترکیز بهرا بتر سر جاده بکن و پلان آمجی یا افساله و سالین دهاتی که ام بهرا بتر ام بجین اش دهاتی یا کش بودجه یا کنش پشینا با جروانیه 8 سال مزخین بود جاده تاراده که ام دشین بجین ریکا هاتو چوه دی آسانتر بتن و انجام دا دی سبب ریدانت هاتو چوه جده که ام بتن پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی هۆشیارکردنەوە و دانانی هێماکانی ئاگاداری و ڕێنمایی سەلامەتی و چەندین پلان و بەرنامەی تر دەیەوێت ئەو جەنگەی سەرشەقام کەم بکاتەوە. ئاوکات لە ڕێگەی مەفرەزەکان دەیەوێت پێش لە ڕووداوەکان بگرێت و شۆفێران ئاگادار بکەنەوە لە هەڵەکان و پابەندبوون بە ڕێنمایی یاساکانی هاتوچۆ. جگە لە ڕێنمایەکانی شتێکۆڵینەوە دەکەن لە کەم و کوڕی شۆفێر لە گوێڕێیاڵ نەبوون بە یاساکانی هاتوچۆ. بۆیە ترافیک لە زاخۆی دەلان دەچێتە هاتوچۆی ناو شار. لێرە مەفرەزەکان وەک هەموو ڕۆژ ئامادە دەکرێن بۆ ڕێخستنی شەقام و چاودێری ڕێگاکان. لە پارێزگای دهۆک بە قەزای زاخۆوە
زیاتر لە 264,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە جگە لەوە ئۆتۆمبیلانەی کە بە گەشتیاری و بازرگانی هاتوچۆ دەکەن. ئیدی لە تەواوی ئەو شارە دەست دەکەن بەگەڕان چاودێری بار هەڵگر و ئەو شۆفێرانە دەکەن کە سەرپێچی دەکەن. چەندین کەس سزا دەدرێن بەهۆی ئەنجامدانی سەرپێچی و کەم و کوڕی لە لێخوڕین. ئەو سزایانە لەبەر هەڵەکردنی شۆفێران و پابەند نەبوونیان بە ڕێنمایەکانە. ترافیک چەندین دیمەنی سەرپێچی و پابەند نەبوونی شۆفێران تۆمار دەکات کە هۆکاری ئەو ڕووداوانن کە مرۆڤەکان لە سەرانسەری جیهان و هاونیشتیمانیان لە کوردستان بەو هۆیانە لە ناو دەچن و دەبنە قوربانی ئەو کەم تەرخەمی و سەرپێچیانە کە بەشێک لە سەرکردەکانی لێخۆڕینی ئۆتۆمبیل ئەنجامی دەدەن و سەرکردایەتێکی خراپ دەکەن لە لێخوڕین و بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە. بوش يعني تو رونج سايد يعني أبا جادة دو سايد يعني سايدك تمام يعني هاتنا سايدك شونه السربي سربيتشي أم يدرس هذا باشا زور باي سربيتشين إن تومار كرن لاي ريبابريا ما هاتنا شونه و أف شوفيرن كوفان سربيتشا تومار كن شوانا كارينانا موبايلي رونج سايده لیدانا ترافیکه اجازه بنکی در کبد وجاده سرکی بیکو آگدار بکا جاده والا آنه اف جورن سرپیچ حمید بن اگروی چند کو ریدان پیدا بود. پشتی تونل گلی زاخو وبی اندر پاسا که شکل گل هاته درست کردن. بوی چند کو خوشک براد ما شوفه دم قصتا بزو بیتصاب کن و اندر پاسی را بشن. سراره وی چنده گلک شوفیرت ما خلطت بن اف جاده هات نجزا خود ایتا بو تونیلی رونگ سایدت این هیچ شهرازه نبینه سر وی چنده کو او جدک وی چنده گین کو شوفیر احتمال نخل که ویریا نشهرازه سر وی جاده بتسبب وی چنده دم رونگ سایدت این ریدان دلتازین پیداد بن اغلبه وانا مرنت دهی و اصابات اتمازن اجبر به چنده کو ام داخازش برات خواهد شوفیت کن دم بین التزام اب نشانت هات نچونه بکن و بزن کو اف جاده رونگ سایده و به سرپیچی دوباره نکنه. علیکم السلام باشه. اف سربيتشاك كريكو جوري حمل عاليه بلند وحمل زايده زياده يبار كري بربيتش عندكو ام دي سيزادن ومترسيا السر جادي والسر اوتومبيل دورو برد وبشوي هر وقتك اف باري هني جيب كافت اف اوتومبيل دورو بري مترسيا سر وريدان بيداد بن الفيري تشينا بت داخلي توني اللي بت القليه زاخره درباس بن زورينا يسربيتشي السنتري قد زاخدينا تو ماركنش لايما و او شوفيران كو بيجري برين مو هات رين مو ياسات هات دوتشي ناكن وكو ليدانا ترافيك رونج سايد بارينانا موبايلي جادا بنكي در كم بوجانا سركي افشند حميد دا اگريوي چند كوريدان پیدا بن سراسري قزا زاخ هەژمارە زۆرەی ئەمرازەکانی گواستنەوە لەلایەن پۆلیسی هاتوچۆ ڕێک دەخرێن. ئەو ڕێخستنەش لە ڕێگەی کارمەندانی هاتوچۆی سەرشەقام و مەفرەزەکان چاودێری دەکرێن. ڕێدانی پەیدا بێ سەرجادا گرشین بۆ گێلەکە لەوێ ڕێدانیژک ڤەدگەڕا ئەگەری ڤەدگەڕە بۆی چەندێک و شوفێری اوتومبيلي كو اشتياز كري قال اوتومبيلا البيشاخه كو بيكو اقدر بت جادا برانبري اوتومبيلي انا دم دست ريدان پیدا بدوي ريدانيج ده دو كسا جانخوا اجدز ده و كسا جديدش بريندار بي برينداي سخ بي وراني طوالي دهوغي
إجراءات أم دميوان سرپیچات بینش لای شوفیران و أم ریکارن یاسایی در حقیقان دا ورد گرن شوفیرت ملازادی بکارد اینو ده سبب ده اگریوی چند کوریدان پیدا بود جارا بید ام دیدن که تا آگدار کن ام تا بجر سیزدان دن بس جارا بید تو سارقا چادر بکن تو دائما تو حضرات ورگریش بر بی چند کوس اتومبیل پشت بین باری تا برشت تأثیر دیدوان سارا بید حوادث پیدا داریدان پیدا بید و جاده شک پیست بید اش بر بی چند ام دیده به حال آگدار کن و جاری دوباره نبید باشن کرم هاتوچۆ سەدانەوەتی ڕووداوەکان بۆ کەمتر خەمی شۆفێر و نەبوونی مەرجی تونند و تۆڵی و بەشێکی بۆ ڕێگاکە دەگەڕێنێتەوە کەواتە هەر مەترسێک کە دروست دەبێت شۆفێر هۆکاری سەرەکی و مەترسیانەیە ئەو سەرپێچیانە ڕوودا دروست دەکەن بێ ئەوەی شۆفێرەکە لە مەترسی ئەو هەڵەی دەیکات تێبگات ئەمەش بەهۆی کەمتر خەمی و گوێ پێنەدان ڕوودەدات. برانبر اف جاده اول مکش زاخو بو دوکت شد جاده کی راستی جاده کی مدرنه و خرابی لینیا اکجار الوی چندی جو شوفر لذاتی هر چند الوی جاده جو کارت این دم تایبت اش کامیرین چاودری در باز بن لذاتی بکارت اینو اگر الوی چند کوریدان دلتازین پیدا کنه شماره کاتیه یانجک کاتیه ده بوش نخستی بعدم که اتومبیلات به شماره اتومبیل دیتا حجز کردن باپی ئامارەکانی هاتوچۆی هەرێم تەنها لە پارێزگای دهۆک بە هەموو ناوچەکی و بە قەزای زاخۆشەوە زیاتر لە 800,000 سەرپێچی تۆمار کراوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە ئەو زیانە گیانیانەش شیرازەی چەندین خێزان هەڵدەوەشێنێتەوە و خەونی چەندین ماڵ لەناو دەبات و سەدان منداڵ نازی دایک و باوکیان دوور دەخاتەوە. ئەگەرچی بەشێکی ڕێگاکە چاکراوە و سەلامەتە بۆ لێخوڕین بەڵام بەشێکی ئەو ڕێگای نێوان شار و دەواازەی برایم خەلیل بەهۆی زۆری بارهەڵگێڕشێوە. سەرڕای خراپی چەند شوێنێکی ئەو ڕێگایە شۆفێرانیش بەشێکیان بیان و بۆ هەڵەکانیان دەهێننەوە کە ڕێگاکە هۆکارە. ئەو جەزای سەر بەچووی ئەسەنەوی دەرستە بەربێ چەندە ئەم وەسڵاکی چێت ئەم دە وەسڵاکی چێت بۆ غەڕامە 2017 سەر بەچووی طبقينا كرمك ده وصل تسليمي ده بكت والسنة يتيسر شو أما مخالف يا بربيتش عندي أمدي توصلك يشيكن واش برا أجا زحمتنا بالطبقينا محاسبة كرم كرم هەزاران هێمای هاتوچۆ و دەیان کامێرای چاودێری و هەموو ئەو هەنگاوانە بۆ ڕێنوێنی شۆفێرە تا سەلامەت بێت و ڕێنیشان دەربێت هاوکات تا بەشێک لە شۆفێران بیانویان نەمێنێ لە ئەنجامدانی سەرپێچی. مام سيارة مدنية سيارة نياش حكومية وتشلو قد حكوميش بفنين أما ممنوع فرارة سيارة لا كتاب دامن إيه كتاب كده كتاب داتا مرورة إيه كتاب دامن رقم ده حكومية يا بتشي نابت فرارة سلبة صار بزحمة طبعا زحمة صار باشی برس
ژمارەتە ناچێکریە وتە ناچووە کۆشی بووشی سەنەویەتەژی بسەرڤەچووی سەنەویژی بسەرڤەچوویە بەرز تو دێ غڕامەکردنێ بلوني درس از چیکم نەجدیدکردنەوە سەنەویە هردو چیکم گەل ناچوونە کۆشێ كتابك يا ابنه بعملياته كتابه لجنة طبيتها مضروب عادي تمام اخوي بس كتابه يا لجنة طبيتها مرز قلت هذا جديد كريا هذا السيارة شنو هذا السيارة جديد كريا طبقنا صفحتي هذا مخالف قانوني نسبة روشة هاتو شوية حتى حدك باشا نقلك جبر قلبالغة سيارة قلك النفسي كده جي راوسطاني يعني تين شو لك هي بيتفيا سيارة خو راوسطانيتن جيت راوسطاني تكيمن وعلامات مرور جيت مشانها بس خلك هر بيت قريه بيناكتن مجبورة دي راوسطني دي دا خازيش مرور كان بيجني بو 5 دقيقة بو 10 دقيقة دي حتى شو لغ يعني حتى حدك باشا فياما من اوا اكر بو حادثات بيتفيا قالك بينقاف هبن اش لاي هاتو تشوفها اش لاي ما نفيسينجها و نفيسينجها تفكرني او جي خلكي پروردكن بو كيم كرنا حادثة روداوا بو كيم كرني بيتفيا خلك قالك بيتا پرورد كرن پروردا شوفيري قالك يا جرينجا بيت اش كاميرا وش رين مايا جرينج ترى باپی ئەمارە گیانیەکان ساڵانە نزیکەی 1,500,000 کەس بە ڕووداوی هاتوچۆ دەبنە قوربانی زیاتر لە 54 ملیۆن کەس بریندار دەبن هەرێمی کوردستانیش بێبەش نییە لە ژمارە ئەو قوربانیانە کە ساڵانە سەدان کەس دەبنە قوربانی ئەو هەڵانەی ئەنجام دەدرێت بەپی ئاماری گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێک نزیکەی 4,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە زیاتر لە 6,000 بریندار و گیان لە دەستدان هەبووە لەگەڵ زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل کە 1,700,000 تێپەڕاندووە ڕووداوەکانیش زیاتیان کردووە لەو ژمارەیەش 8,000 ئۆتۆمبیل لێخوڕینی پێچەوانیان ئەنجام داوە نزیکەی 7,000 کەمتەرخەمی شۆفێر لە لێخوڕین تۆمار کراوە کە لەو سەرپێچیانە 6,000 شۆفێر بێمۆڵەت لێخوڕینیان ئەنجام داوە. ترافیک لا کۆتایی دەوێت هەمووان سەلامەت بن و با چیتر نەهێڵین خێزانەکانمان بەبنە خەونی نێو گۆڕستانەکان بۆیە دەبێت پێگری و پابەند بین با ڕێنمایەکانی هاتوچۆ.